بەڵێ ئەباس کەمێک لەمەوبەر هاوکارمان فەهمی لە بەغدا و ڕاستەخۆکە لەگەڵمان بوو باسی لەوە کرد کە لە نێو هۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا زەنگی چوونە ژوورەوەی ئەندامان لێدراوە بۆی بچنە نێو هۆڵی کۆبوونەوە و خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجێی گشتی عێراق بکرێت. لەسەر ئەم پرسا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز سیپان شێروانی ئەندامی لیژنەی ئابووری لە پەرلەمانی عێراق کە بەسوپاسەوە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز شێروانی تو بخێراتی ژوو بۆ کوردستان 24 بەریادەمێکی فواد حوسێن وەزیری دەرفی عێراقی ڕاگەهاند کۆ پروژه یاسای بودجه عراق دا تشتین باش و هرما کردستانی هنه او تشتین باش چنه؟ ببوره بس دنگ زور ضعیفه اگر بکرید دنگ کاک شیروان آنها هاش دنگ من هیا؟ هاش دنگ من هیا دنگ گیته تا؟ بله زور باشه بخیراتی جبو کردستان 24 بریادمه که فواد حسین وزیر درفی عراقی راگهاند کو تشتین باش د بودجه افصاله یا عراق ده هنه جبو هرما کردستانه او تشتین باش چنه جبو هرما کردستانه که ده بودجه ده جه گتیا بله بناو خود مزنود لوفان اف موازنه کو ایامه که هاتیه پارلمان تقریبا زوربه خلکی کردستان معلومات السورده کاریت و موازنه های ما پیش داشت چنجه که آماجه و پهنده دای اف موازنه دشین بین باشترین موازنه پشتی سال 2014 نسبت به حریم کردستان چونکه سال 2014 مانگا شباد و موازنه حریم کردستان هاتیه برینه و حتی و سال دا هشتا هیچ رکفتنه که جدی ورد که همه مشکلت حریم کردستان حل کد نبونه بله ویگا و رکفتنه که زور باشه هاتیه کرنه رنگدانه و اف موازنه رنگدانه و رکفتنه یا که بین طرف بکنار حکومت و لگه او سردان شاندت حکومت حریم کردستان بو بغدا هی اف موازنه مپیوه موازنه که دشید به شکل مشکلات هلوسرایت بین حریم و بغدا چاره سر بکد. بله برای سیپان ام شو و بریاره دانشتنی انجمنی نوێنەران دەست پێ بکات و خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکرێت. ئێوە وەکو کورد چ تێبینیەکتان هەیە لەسەر بەشی یاخود پشکی هەرێمی کوردستان یاخود چ داواکاریەکتان هەیە؟ ئەمڕۆ ئێستا خەریکە جەلەسە دەست پێ دەبێت کە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە بکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت ئەو برادرانەمان کە لێژنەی ماڵیدان تەواوی تێبینیەکانی کە پێوەستن بە هەرێمی کوردستانەوە ئامادە کراون و هەروەها سەرجەم پارلەمانتارانیش لە سۆنگەی خۆی و هەستکردن بە بەرپرسیارەتی و یا نوێنەری چینێک لە چینەکانی کۆمەلگەی کوردیەوە نوێنەرە یعنی تێبینیەکانی خۆی ئامادە کردووە کە ئەمڕۆ لە موازنەیەدا پێشکەش بکات لە قیرائی دووەمدا. ئێمە پێمان وایە هەندێک بابەت هەیە بە تایبەت مەوزوعی قەرزەکان ئەم مەوزوعە کەمێک نادادی تێدا دیارە چونکە دوای حساباتێکی وردمان کرد بۆ ئەم قەرزانە ئێمە تقریبا لەو قەناعەتەیدان کە نسبەی هەرێمی کوردستان لە کۆی قەرزی عێراق کەمترە لە 1% لە کاتێکدا دەبوایە زیاتر لە 12.76 ئەم قەرزانە هەرێمی کوردستان بگرێتەوە و هەروەها تعویزکردنی خانەوادەی ئەنفالان و شەهیدانی هەرێمی کوردستان کە برادرانی من ئێستا لە فراکسیۆنی پارتی خەریکی کۆکردنەوەی واژوون بۆ ئەوەی پێشکەش بە لێژنەی دارایی بکەن ئەم ڕگانەی زیاد بکرێت و هەروەها مەوزوعی شنگال و تعویز و گەڕانەوەی ئاوارەکانی شنگالیش یەکێکێترە لەو بابەتانە کە ئێمە دەوانەوێت کاری لەسەر بکەین. زۆر باشە کاک سپان ئەف چەند ڕۆژن لیژنەی ئاداراییدا گفتوگوێن گەرم لەسەر پرۆژە یاسaya بودجێ تێدەکردن لە گۆڕی پێشبینیان هەوا ددەمێکی نزیکدا پرۆژە یاسا دەهێتە پەسەندکردن یان ژی ئاڵنگاری و ئاستەنگ زۆرن. ئەمە توێ قەناعەتێدا زوو هێتە حاضرکردن یعنی ڕەنگەل پشتی جەژنە ڕەمەزانێ بە هەفتەیەک یان 2 هەفتەیە عەلەکسەر ئەف موازنە بهێتە پەسەندکردن چونکی ڕاستیدا موازنەکە زۆربەی بابەتێت خۆ گرتەی ئەمە ئەو بابەتێت پەیوەستن بە هەرێمێ یان بە محافظاتە یان بە وەزارەتی دیاریکردی زۆر کەمترین ڕەخنەی ئاڵڤێ موازنە هەی و باشتر لە هەندەیە باشتر لەوێ دەشێن بین کل ئەتلافە ئیدارەت دەولە ڕێکەفتنان سەهاتیەکردنێ و ئەوێ جارێ هەمە تێپەڕاندنە زۆربەی مەشروعە ئاسانترە لە خولت چووی
به هنده دوی قناعت دا کو افرو اگر خویندنا دوی افرو صبی و بشی بهتا کرنه بو خویندنا واسه کو اقرار کرنا موازنه پسند کرنا موازنه رنگ هفتیه که بو 2 هفتیال پشتی جشن رمضان بهت انجام داد. بله بەڕێز سیپان جیاواز لە کورد هێز و لایەنە سیاسیەکانی دیکە لە ناو هۆڵی پەرلەمان چ داواکاریەک یاخود چ ڕەخنەیەکیان لەسەر پرۆژە یاساکە هەیە ئایا بەو ئاسانیە خوێندنەوەی دووەم دەکرێت بۆ پرۆژە یاسایا و تێپەڕێنرێت یاخود کێشە و ئاڵنگاری زۆرە لە بەردەمیدا حتما من لو بروادان مالنگاری که اونده زور هبه براورد به تهای پروژکانی سالیانی را بردوده ام موازنه که زور گوره بر هاتنی بو انجمنی نوینران حتما اولانانه که پکنری حکومت گفتگوی زوریان لسر کردوه و لسر رای هبونی رضایتی که باش بلام اما بانه اونا گینه که هیچ رخنه که پیشنیارک ناوه بدلنیایی و خویندنوی دوام اگر امشه ولا چهاره سروکاتی دکن که بین نو جلسه پیدا چی نصابش کامل به که زوربه پارلمانتاران آمادن خویندنوی دوام بو بکری اینجا چهاره پیشنیار و رخنه و گله و گازنده پارلمانتارکان دبین که لدوای خویندنوی دوام پیشکشی دکن کاکسیپان اگر پشتی جشنه ایتر پروژه یاسا هاته پسند کرن بشا هرما کردستانی پشک هرما کردستانی 12.6 مانه باشه بله اگر سادهی بحث بکن کاکسیپان پشتی پسند کرنه حیوانه چند میلیارد بشا بودجه هرما کردستانی دهت هرما کردستانی به شوازه که گشتی موازنه هرما کردستان یک سالیانه و که محساب بو کرده نزدیکی 16.7 تریلیون دیناره اوه به چند قسطه که دهیتا پیشکش کردن با هرما کردستانه اف برا دابشی سر مانگانه بکن تواوی دیار کهوی کانز با مانگانه وان چنده بس وقتی موازنه دا سر مانگانه نهاتی تحسب کرنه و اتاتیه بحث کردن که به 4 سلفه یعنی هر 3 مانگ جارک ده موازنه هرما کردستان با هرما کردستان افریقیان و دیگه عندك خرجات دیگه شتای ضمن خرجات حاکمی و سیاده و خرجات پترودولار و اف موضوعانه یعنیش به شکل دهات نافخوی هرم کدو با هرم کردستان مینه یعنی بشوازه که دقیق دیارناوی بدقیقی کادشین بین دهات 1 ساله حکومت هرم کردستان دی چند بید بله بەڕێز سیپان زۆر بە کورتی وەڵامان بیتەوە سپاس دەکەین ئایا پرسی موچە بەکوێ دەگات موچە خۆرانی هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە بۆ مانگی 4 کێشەیەکی گەورە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست دەبێت ئەمە تەواوە بەڵێ پرسیارێکی زۆر گرینگە لە ڕاستیدا مۆزوعی موچەی مانگی 4 ئەم پرسیارێکی گرینگە و کە ئێستا لە زۆر لە بازدا هەیە لە کاتێکدا ئێمە نەفتی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە ڕاگیرەوە لەلایەکی دیکەش موازنەی 23 جێبەجێ نەکراوە کە حسەی هەرێمی کوردستان بدا یعنی لە دوو تەرەفەوە هەرێمی کوردستان لە بینی فرۆشتنی نەوتی خۆی بەسەر بەخۆ دابینکردنی موچە یان لە موازنە عێراقدا لە هەردووکی ماوەتەوە ئەم موضوعی گەێنراوە بە حکوومەتی عێراقی و گفتوگۆی لەسەر کراوە لە چند ڕۆژی داهاتوودا حتمان بڕیارێک لەسەر دەدا جاچە ئەوە بێت بە پشتبەستن بە 1/12 موازنەی 2021 موچەی مانگی 4 موظفانی هەرێم دابین دەکرێت یانیش وەکو ئەو سلفەیە کە بە قەرز لە TBI وەرگیرە کە دوای پەسەندکردنی موازنەی عێراق لە حسەی هەرێمی کوردستانە دەبڕێت بەڵام بە دڵنیاییەوە ئەو مۆزوعە چارەسەر دەبێت و موچەی مانگی 4ش دابین دەکرێت بەڕێز سیپان شێوانی ئەندامی لیژنەیە ئابووری لە پەرلەمانی عێراق تو دگەلمە بووی گەلێکی سوپاس هەر بژیت